دەبوومیان گوت ئەو مادەی هۆشبەرەکە نۆعێکی ساڵ جەوداتێ مالیان وێرا کردم. یەکەم جار و دووەم جار بەلاش بوو، دوای سێم و چوارەم جار بوو بە پارە. غەرەت بە غەرەت چارەسەر ناگەی. خەریبا من خۆم بەدەست بدەم دەبۆی برادری خراپ. ئازاری جەستەیت لەگەڵی دەبیتن، دەبی ئیرادەت هەبی لە بۆی لۆ ماوە چارەسەرێدە بەردەوام بیت. مادەی هۆشبەر خەڵکی فێڵیان لێ دەکرێت و پێیان دەدرێت. هەر کەیسە کە لای ئێمە جەرسە وەرەگری پێویستەکە لە 12 بۆ 20 جەرسە لەگەڵی بڕۆین. 12 تا 20 جەرسەی دەوێت. بەڵێ. دڵخۆشی بە چ دروست دەبی؟ ئینسان دەبی خۆی دڵی خۆی خۆش بکاتن، ناکرێت تۆ بە مادە دڵت خۆش بکەیت. طبعا ئەو بنکە تەندروستیە بۆ گرینگە تازە لە نێو هەرێمی کوردستان کراوەتەوە، یعنی پێشتر ئەم بنکە تەندروستیە نەبوو، ئەوانەی کە ئالوودەی مادەی هۆشبەر دەبوون کێشەی چارەسەریان هەبوو، بەڵام خۆشبەختانە کابینەی نوێیەم وەزارەتی تەندروستی هەڵساون بەکردنەوەی ئەو بنکە تەندروستیە بە سەریعی. ئەمە دەرمانخانەیە، لێرە دەرمانەکان بەلاشە، سڵاوت لێ بێ ماندوو نەبی، دەرمان بەلاشە. دەرمان بەلاشە، یعنی پارە نادار، کەسێ حتمما ئەوانەی کە ئالوودە دەبن پارەیان نییە، کێشەی گرفتی پارەیان هەیە. ئەلێرە تاقیگەیە، تاقیگەیەکی زۆر جوانە، سڵاوتان لێ بێت ماندوو نەبن، تاقیگەیەرە دەستان خۆش، ئەمە تاقیگەیە. لێرە بەشی ئیدارەیە، دکتۆر لێرە دادەنیشی، چەند دکتۆرێکی پسپۆر. بەڕێزانم هەموو ئەوانەی ئالوودە بوونە پێویستیان بە چارەسەرە، کاکە لێرە نە ئاسایشەیە نە پۆلیس. کاک زیرەک پێم بڵێ وەکو ئیدارە کردنەوەی بنکەیەکی لەم شێوەیە بۆ گرینگەیانی ئەگەر پرسیارە بکرێت. لەبەرەوەی لە پێشودا هیچ شوێنێکی سنتەرێکی تەندروستی نەبووە، خەڵکەکە زیاتر ئەوانەی کە ئالۆدەبووی مادە هۆشبەر بوون لەوە دەتوانن کە سەردانی ئەو شوێنانە بکەن بگیرێن. بەڵام کردنەوەی ئەو شوێنانە زەرورە، خاصە ئەو یەکەم شوێنە لە کوردستان، لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو شاری هەولێر ئەو شوێنەکە کرایەوە، یەکە ڕاوژکاری مادە هۆشبەرەکان و کارتێکەر عەقڵەکان. ئەمە سەر بە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە و لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێرە. لە ساڵی 2024 بڕیاری لەسەر دراکە ئەم یەکەیە بکرێتەوە. بەدایان کەس لێرکوانە سەردانی کردینەوە و سوودیان لێرە بینیوە. بەحکومێ ئەمە لێرکوانە بەشی تاقیگەمان هەیە، بەشی دەرمانخانەمان هەیە و بەشی چارەسەری دەرونیمان هەیە، چارەسەرکاری دەرونی ئەفتانە لەگەڵ کەیسەکان بەجیا کۆ دەبێتەوە. بەمە بەسی ئامۆژگاری و ڕێنمایی و خۆشبەختانە دەمەوێت باز لە خاڵەش بکەم، دەستخۆشی لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی دەکەم، هەماهەنگ لەگەڵ ئێمە بەحکومێ هۆڵێکی تازە مۆدرنمان دروست کردووە بۆ ئەو کەیسانێک کە سەردانمان دەکەن لە هەفتانە دە ڕۆژ جارێک کۆیان دەکەینەوە، مامۆستایانی ئاینی هەرجار و مامۆستایەکی ئاینی دێتن قسەیان لە بۆ دەکەن و ڕێنمایان دەکەن و ئامۆژگاریان دەکەن، ئەوش سوودێکی تاوی دەگەنی بەو کەیسانە کە بگەڕێنەوە نەگەڕێن سەر و مادەی. کەوای ئەوەی لێرە سەردانی ئێرە دەکات تاوانبار نییە، قوربانیە؟ نەخێر داوانە قوربانینە، تاوانبارینە، ئەمە بە تاوانبار هیچ کاتەن مامەڵیان لەگەر ناکەین، وەکو کەسێک لە ئەفراد عایلە خۆمان خێزانی خۆمان ئەمە مامەڵیان لەگەر دەکەین و دەمەوێت شتێشتری بڵێ ئەمە کارتێکمان دروست کردووە، کارتێک دانیشان و ژمارە تەلەفۆنی ئێرکانەی لەسەرە دیاتمانە خاوەن ئەو کەسە ئەو قوربانیە. ئەمە چادریان دەکەین، پەیوەندیان پێوە دەکەین و ئایا هەڵسوکەوتیان ئەسلوبیان ئەستانە داشیان لە ماڵەوە چۆنە، ئایا گەڕان و سەر بابەتە نەگەڕانەوە کێشەیان چییە. ئەمەش لێرکوانە ئەفتانە پسپۆڕی شارەزای دەرونیمان هەیە، لە ڕۆژی دیاریکرا و دەیانبینن قسەیان لەگەڵ دەکەن و پسپۆڕی پزیشکی گشتیمان هەیە، ڕۆژانە بەردەوام ئەو کەیسانە دەبینن.
طبعا پرسیارێکی زۆر گرنگ لە مێشکی منە ینی لەسەر پیشەی دکتۆرەکان دکتۆرە سڵاو دەبێت ماندوو نەبێ سەلامت بیسپاس پرسیارەکە چییە؟ ئەرێ بەڕاست کچانە یان کوڕان زیاتر ئالوودەی ئەو بابەتە دەبن نازان بەڕاستی دکتۆرەکان لەگەر نەخۆش تەعامل دەکەن بەڵام بەشێکی زۆر لە نەخۆشەکانی گیان لەدەست دەدەن یعنی باسی ئالوودەبوو ناکەم زۆربەی نەخۆش لە حاڵەتەکانی دیکە بە تایبەت شێرپەنجە دکتۆرەکان دڵیان ڕقە یان وەکو ئێمە ناسکن ئەرێ دکتۆر دڵی ڕقیان ناسکە بەعام چۆنەوە؟ بە شێوەیەکی گشتی دکتۆرەکان کاتێک کە مامەڵ لەگەڵ نەخۆشەکان دەکەن لایانی عاتفی بەلاوە دەنێن ئەمما برێم عاتفیان نەبیتن هەیتیان بۆی بتوانن بە جوانترین شێوە هەنگاو بە هەنگاو بەبێ هیچ هەنگاوێک ڕەت بدەین چارەسەری نەخۆشەکە بکەین ینی حالت هەبووە نەخۆشێک لە دەست بدەیت دکتۆر بچێتەوە سەر نەخۆشێکی تر بالیفەکەی بێکسە بڵێ ئەو کوڕە وەڵا ئەو کچە ئەمری خوای کرد خۆزگە تەسیری لێ دەکەن ئەو لایەنە کە زۆر باس ناکرێتن لە میدیاکان یان لەگەڵ دکتۆرەکان باس بکرێتن ئەوەیە کە لە پاشەوەی کە لە نەخۆشخانە دێتە دەرێ لە کاتی ژیانی تایبەتی خۆیدا بە شێوەیەکی گشتی چۆن کاریگەری لەسەر ژیانی وی دەبێتن لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی جەستەی یۆشەوە چونکە هەندێک لە نەخۆشەکان هەیە ناتام لەسەر هەموو دکتۆرەکان قسە بکەم بەڵام بەپێی ئەوەی کە لەگەڵ یەکتردا دەنیشن و گفتوگۆ دەکەین باس هەندێک لە نەخۆشەکان دەکەین کە ناومان لەبیر کردوونە نەخۆشەکەمان لەبیر کردووە و هەندێک لە نەخۆشەکان هەنگاو بە هەنگاوی چارەسەرەکانم بەبیر دێ زۆر باشە کچیان کورد کامیان زیاتر ئالوودە دەبن هەتاوەکو ئێستا بەپێی ئەو نەخۆشانە کە بینیومە زیاترینی کوڕەکانێک ئالوودە بوونە بەڵام ئافرەتەکانیش لێبەدەرنینە لە توش لێبەدەرنی کوڕەکان ئاگادار بن ئەرێ دکتۆرە چارەسەر دەبن بەڕاستی چارەسەر وەرد یعنی ئێستا یەک حاڵەتە دوو حاڵەت بەکاری هێناوە تەواو چا دەبنەوە؟ چارەسەر بوون چارەسەر دەبن نامەوێت بێهیوابن یعنی ئالوودەبوون کۆتایی نییە هەنگاوێکی یان دەتوان بڵێ پرۆسەیەکی چاکبوونەوەیە بۆ گەڕانەوە بۆ ژیان باشە بەس یەک خاڵ هەیە دەمەوێت هەر کەسێک کە ئالوودەی توشبووی مادەی هۆشبەرە بزانیتن ئەمە لە تیمی پزیشکی وەکو تیم کار دەکەن لەگەڵێک من وەک پزیشکی شارەزای گشتی پزیشکی دەرونی و چارەسەرکاری دەرونیشمان هەیە و بەرنامەیەک کەشمان هەیە کە دەمانەوێت بهینە ناوێ بۆ یارمەتی دەری نەخۆشەکان و ئەهلی نەخۆشەکانیش بدرێتن بەس ئەمە تیم کار دەکەین ئەمە دەستە ڕاست و دەستە چەپی نەخۆشەکەی دەبین شان بە شانی دەبین هەنگاو بە هەنگاو ئەگەر ئایلەی نەبی ئەگەر ئایلەی هەبیتن ئایلەکە زۆر واتە خێزانی زۆر مهمە پاڵپشتی بن گوێ لێ بگرن ئەوانیش لەگەڵی بن ئەوان دەستە ڕاست دەبن ئێمە دەستە چەپ دەبین ئەم ناتام نەخۆشەکەی بە زۆر هەنگاو پێ برم پاڵپشتیمە شان بە شانی هەنگاو دێنێ هەنگاو بە هەنگاو لەگەر دەڕم مەبەستم چێ لەو قسەیە نەخۆش دەتوان بڵێم ژمارەیەک کە زۆر گرنگە هەڵبژاردن خودی نەخۆشەکە هەڵبژێرێت کە دەوێت لەو مادەیە واز بهێنێت و بڕیاری خۆی بداتن یعنی بە دەرەجەیەک ئەو زۆر گرنگ ئیرادە و بڕیاری بدا چا دەبێتەوە مەبەستم چ لە ئیرادەکەی بەهێز بێت لۆی بەردەوام بێت لە پرۆسی چارەسەریەکە چکە پرۆسی چارەسەری بۆ هەر نەخۆشێک لایانی کەم 6 مانگی دەوێتن دەتان بڵێم 3 مانگ بۆ 6 مانگ بەڵام بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی گشتی 6 مانگە بەڕاستیەوە دەبنە کە سوکاری نەخۆش لێرە ڕاستی لە بۆ ڕاگەاندن ئەو قسەی ناکەم بەڵام هەموو نەخۆشەکە دێتە ئێرە ئەمە چەند ڕێنمایەکی لێدەینە یەک لەوانە پێی دەرێن تو تاوانبار نیت بەڵکو قوربانی دەستی وازرگانێکی بێویژدانیت و لە بۆی باز دەکەین چەند ڕێنمایەکی دەدەین یەک لەو ڕێنمایانەی کە لە بۆی باز دەکەین و گرنگە لە لامان ئەوەیە ئێمە شان بە شانی تو هەنگاو بە هەنگاو دەڕۆن ئەگەر خێزانت هەبیتن دایکت بێ باوکت بێت منداڵەکانی بتن هەر کەسێکی ئەزیزی نزیک بی حەز دەکات لەوانێ بەس برادێکی شێبی هیچ کە سوکارێکی تری نەبێتن ئەوان دەستە ڕاستن ئێمە دەستە چەپتین سڵاو کاک بەشدار بەخێربێکە کامەران بەخێربێت چاوەڵتان باشی یاخوار باش بن عزیزن کاک بەشدار بەڵێ پێم وایە ئەو بەشە زۆر گرنگە بۆ ئالوودەبووانی مادەی هۆشبەر گرنگە بەتاکید گرنگە ئەو کەیسانەی کە تووشی بەکارهێنانی دەرمان دەخۆن دوای ئەوەی کە دێن لێرە لای دکتۆری دەرونی دەرمان وەرەگرن دوای ئەوانە پێویستیان بە جەساتی دەرونی دەبێت لەبەرچی لەبەرەوەی ئەوان دوای ئەوەی کەوت دەرمانە بەکاردێنن کۆمەڵێک نیشانەی دەرونی و جەستەی کۆمەڵاتیان لەسەر دروست دەبێت وەکو لە ڕووی دەرونیەوە ئەو کەسە تووشی دڵە ڕاوچێ دەبی تووشی دڵتوندێکی زۆر دەبی لە ڕووی ڕەفتارەوە ڕەفتارەکانی تون دەبی ئەو کۆمەڵە نیشانانەوەی لە ئەکات ئەو کەسە پاشەکشە بکە
لە ئەمە لەگەڵ ئەو نیشانانە و ئەو بیرکردنەوە سلبیانەی دەرباری خودی خۆی هەست بە شەرمەزای دەکات ئەو بیرکردنەوە سلبیان دەرباری خۆی هێوەمە ئیشی لەسەر دەکەین بە جەرسە هەر کەیسە کە لای ئێمە جەرسە وەرەگری پێویستەکات لە 12 بۆ 20 جەرسە لەگەڵی بڕۆین 12 تا 20 جەرسەی دەوێت بەڵێ باشە نیشانەکانی توش بوو بەڵێ بە مادەی هۆشبەر چییە؟ ئەنی کەسێک لە ماڵەوە تەماشا دەکە کوڕەکەی یان کچەکەی زۆر تووڕەیە ئەو کافیە لەوەی کە ئالوودە بووە؟ تۆڕەبوو نابتە هۆکار ئەو کەسێک کە مادەی هۆشبەر بەکاردێنی ئەو هەفتەی کە بەکاری دێنی زۆر بەهێز و دڵخۆش و بەتاقەتە بەڵام هەفتەی دوای ئەو کەسە لە ماڵەوە دەکەوی زۆر بێتاقەت دەبیت توانایی ینی جێبەجێکردنی ئەوەی نابێتیتان بە گڵاس ئەو بخۆشی بخوا باشە کەسەشیانی حەز بە تێکەڵاوی ناو خەڵک ناکات زۆر تووڕەیە لە خۆی بێزارە. پێشتر لە سنتەری شەکرە ئیشم کرد ئێستا هاتیمە ئێرە بەس نەخۆشی شەکرە جیاوازە لەگە نەخۆشی ئێرە ئەو زۆر قورسترە نەخۆشی ئارودەم بە هۆشبەر مادەی هۆشبەر پێویستر داکو بابان زیاتر ئاگیان لە کچ و کوڕەکانیان بیت چکە ئەوانەی کە توش دەبن زیاتر برادرن زیاتر گەنجەکان توش دەبن پێویستە زۆر داکو باب ئاگای لە منداڵەکانیان بن لە کچ و کوڕیان لە ڕێی برادرەوە زۆر توش بووینە. بۆ ماوەی ساڵێک دەبیتن ئەمە پێشوازی لە نەخۆشیەکانی ئەو نەخۆشانێکەوە مادەی هۆشبەر بەکاردێنن پێشوازیان لێ دەکەین بەڕاستی هەریەکە و چیرۆکەک و هەریەکە و ژیانە بە ژیانەک و بە مەرحەلەی ناخۆش تێپەڕبووینە داوا لە خوشک و برایان لە دایک و باوکان دەکەین هەر شتێکی نامۆیان لە ناو لە منداڵەکانیان دیتن لە دەور و بەریان بابێن سەردانی مە بکەن بە پێخۆشحاڵیەوە ئەمە چی پێمان بکرێ لۆیان دەکەین و عیلاجیان دەکەین و ئیشاڵڵە وها دەکەین کەەوە هەمووان ببنە ئینسانێکی ئەتیادی لە ناو کۆمەلگا جیان بیتەوە. دڵتەنگم ینی هەست بە ئازارێکی زۆر دەکەم ئازارەکە لە بەشێک لەو گەنجانەی کە لێرە لە ئەم بنکە تەندروستی حکوومەت کە کردوویەتەوە بۆ ئالوودەبوانی مادەی هۆشبەر ئازارەکە لەوانە بەڵام بەخوا بۆ ئێمەشە بۆ کەس و کاریانە بۆ خێزانیانە بۆ دایکیانە بۆ باوکیانە ئەم گەنجەی ئێستا لە بەردەمی منە تەمەنی 24 ساڵە بەس دەبەرەوەی پلانی هەبوو بە حیساب بچێتە دەرەوە دوا ڕۆژێک بۆ خۆی دروستکە پلانەکەی سەری نەگرتووە هەوڵی داوە تووشی مادەی هۆشبەر بێ لە ڕێی چەند برادێکەوە بەڵام نەیزانیەوە دەرگای جەهەنەم لە خۆی دەکاتەوە بەڕاستی من تێناگەم یعنی ئەوەندەی کە دەبینم لەو بنکە تەندروستەیەک ئەومە گەنجێکی تریشەیە گەنجێکی تریشەیە لەگەڵ دایکی هاتووە هەمانە هەموو ئازارم دەدەن ئەرێ بەڕاست ئەم گەنجانە بەڕاستی بۆوە دەکەن ئیش لە سەریان دەکرێ کە تووشی مادەی هۆشبەر بن یان خۆیان ئەوەندە زانیاریان نییە ئەوەندە هەژارن لەوەی کە خۆیان تووشی ئەم مادە پیسە بکەن خۆشبەختانە بەڵام لێرە ئەوەندەی کە دڵخۆشم چارەسەر هەیە چارەسەر لێرە ئەو بنکەیە چارەسەریان دەکات گوتت تەمەنم 24 ساڵە باشە لەبەر چ خۆت پەنات بردە بەر مادەی هۆشبەر توش کرایی یا خۆت ویستت والله من بۆکو پێم وتیت بە پلانمە بوو بڕۆم بۆ ئەوروپا ئیتر زروفێکا دە پێش سەری نەگرت بەڕاستی ئیتر ڕۆژمە لە یەک دوو برادرم بەغەمبار بوو بێتاقەت بووم من نەمەزانی بەڕاستی خەریکی دەرمان خۆردن ئەو شتانە ڕۆژمەوتی خۆت بێتاقەت مەکە یەک دوو نەفەس لەوە خۆزان مشتە باشن ئیتر هەر ئەو یەک دوو نەفەسە بۆ ڕۆژ بەدوایە خۆتی یەک دوو نەفەس بخۆ هەموو شتێ باشە بێت ئیتر ڕۆژە ڕۆی دوان سیان چوار ئەوە خۆم ببینم عنی دایکم لە خۆم بێزار کردەوە باوکم بێزار کردەوە خۆشک و براکانم هەموویان بێزار بوو لێم ئیتر بەڕاستی خۆشم لە خۆم بێزار بوو هەستمەکرد ئیشێکی خاڵتەی بەس نەمەتوانای ڕێگەی ڕاست شارەزانە بم لە چێ دەتان خوارد واللهی ئەڕۆشتمە ماڵی ئەوان ئوتێلمان لەگەر یعنی لە شوێنی گشتینە یان لە ماڵێک یان لە باش لە چێ مادەکەتان بەکاردەهێنن
والله لمال مثلا مالي وان كسلين بوي اوشتني مالي وان بقول من مالي ما كسلين بوي هدنا مالي ما بە چەند جار هەستت کرد کە توش ئالوودە بووی؟ والله راستي من يكم ذاك خواردم دوای یەک دوو ڕۆژ حەزم چوو بەسەری دوای تەلەفۆنم بۆ گرەوتم ئارێ ئەو شتە نەشمەدای ناویەتی وتم ئەو شتە چی بوو ئەتوانیت تۆزەکەم بۆ بێنی بەسە شەو گوتیان تر بۆ هێنم دوای دوای دوو ڕۆژی تر داوام لێکرد و هێنای کرد دوای ئەوکی منیش نییە بێ بڕۆم بێنی و بەپارە یەکەم جار بەلاژ دووەمی جاریش بەلار دواتر کە ئالوودە بووی بوو بەپارە بوو بەپارە کەوایە فێڵیان لێ کرد بەتایکی یەکەم و دووەم بەلاژ بوو تر دوای کە زانی فێری بووم بوو بەپارە باش بەڕاستی دەتوانی وازی لێ بینی؟ والله بەتەشی وازیشم لێیانەوە لە خۆی گەورە بەدار پەشیمانی طبعا پەشیمان وتەشیدەوە کارێکی باش نییە لێرە سوودمەند بووی؟ زۆریش زۆر ئەم بنکە تەندروستە سوودر لێ بین زۆر ڕێی ڕاستیان شاندام معنی بیرۆکی زۆریاندا بە من ینی مەسەلەن ئەتوانم بڵێم ئێستا خۆم ئەتوانم لە خۆم ڕای بینم هاوکاری دووسێ نەفەرەکەم لەگەڵ خۆم ئەوە سوودمەند بوومە لێرە ینی خۆت بووی بە ڕاوێژکار بەتەشی لە خۆم ڕای بینم دڵخۆشی بە چ دروست دەبی ئینسان دەبی خۆی دڵی خۆی خۆش بکاتن ناکرێت تۆ بە مادە دڵت خۆش بکەیت ئەوەی کە فێر لە خۆی دەکات لە عقلی خۆی دەکات کارەساتە تۆ دەبی لە معنەویاتی خۆتەوە لە عقلی خۆتەوە بناغەیەک دروستکەی دڵت خۆش بکەیت بەڵام من ناچمە ناو تەفاسیلەکە خزمی خۆی فێڵی لێ کردو مارەوەدا چ بێ ویژدانیەکە تۆ خزمەکی خۆت برێوەرەکە کە جەوز سا بکە چی پێدای؟ کریستاڵە پێداوەتی وەرە زۆر خۆشیەکە جار بیدام برم خۆش بە سەبر میرانی کردم بەدەوام لێ نانم پێ نەداخورا بە 3 ڕۆژ خەوم نەبوو بێتاقەت بووم بێزار بووم وچی مەسەن نێشم دەبڕا بە شەڕداتم بە بژە حەلمەدا دەڕۆشتم دەم خوارد وای لاتر خۆشەکەم نەدەمە بەست بوو مێشک ئارام دەکردمەوە سەبر تێکەدەم دەدەم زۆر شتمە سەرا زۆر چشت پارەشی زۆرشم بەسەری دادەنا وێرانی کردبووم هەر هیچ زۆر تێکنیدا بوو لە ماڵێ مشکلە دروست بوو؟ بەڵێ مەسەلەن جارێکرد لە بالی بۆ بڕابایە بە شەڕداتم لەگەمارە لەگەمیان دەبوت بینە هادوڵە ئیش نەما ئیشش نەمایە جارە بدەبا بچمانە دوور لەنگوت سوچ پام کردایە ئەمش نەمێژگاتە ڕادەیە با تا زۆر چارەسەر وەگرم خەڵک ئەوەندە بە بچووکی ژیان سیر دەکا بیر لە شتێک دەکاتەوە کە مێشی پێ ئارام بکە هیچ عیبیشی نییە ژیانێکی باشێ گەنجەکی قۆزە خواهێزەکی دایتێ چاوی دایتێ دەستی دایتێ باڵای دایتێ جوانی دایتێ ئێکا کە بە دوای چی دەگەڕێ دەڵێ وڵا بە دوای خۆشیدا دەگەڕم زەوق دەگەڕم گوتیان ئەو مادەیە بخۆ زەوق و خۆشی تێدەدا ئارێوەڵە بە پێم زمانی بمنیان گوت ئەو مادەی بخۆی زەوت پێداتێن ڕنگ ڕوت خۆش دەکا گوتی یانی مرتاحت دەکات لە ژیان دوایی دوای کامیش خواردن زانیم و استفادانی نییە لە بۆ من گوت بەرەبەر بەواز دەبینم ئەوش دوای بە درۆشتە خواردم کە نوعی کریستاڵ بوو دواتر دەست بەسەر کرام بە دوای 2 ڕۆژ دەستگیر کرا دەستگیر کرام بڵێ یەکسەر دەستگیر کرا بڵێ باشە ئێستا ئەتۆ قسەت چیە ئەومەم لەو بنکەی دەتبینم یعنی ئەمە بنکەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کارمەندێکی زۆر لێرە دەبینم خزمەتی ئێوە دەکا بۆ تۆ باش بوو ئیسفادەت کرد ئەرڵەخوا خێر هەم لایش بنووسن سەرتا سپاسی هەرمویان دەکەمەوە بەڕاستی کە ئەلازانمان لێرەکان وەردەگرین ئەلازەکی زۆر بەسوودی چشمەخشا یعنی ترمە نەکاتەوە لە هەموو حاڵەتە پیسانە کە ئێمە توش بووینە مادی هۆشبەر کە زۆری کریستاڵ ئینشاڵڵا هەرم لایەکیش تۆ ئێستا بڕوات بۆ خۆت دروست کرد ناگەڕێینەوە حەمدلله شکر ژیانێکی نوێ بەڵێ بەهێز و توانای خۆمان ئینشاڵڵا بإذن الله تەجروبەت هەبووە لەسەر مادەی هۆشبەر بالفعل باشە لەبەر چ ئەوە کا کامەران زەنابەت ئەوەی ئەو شتان دەچێشی ئەوەی مەشروب خۆر و ئەو شتانە عیب نەبی ئەوە نەخۆشە دەرونی نەخۆشە فکری باشە فکری حەقری دەماغ نەخۆشە بەس نابی نەخۆشەکەی بەغەرەتی دەکەی بەڕاستی نابی ئەوە زۆر غەڵەتە حاشا ئەتو چەند ساڵ ئالوودە بووی ئەوە من وەختی خۆی 3 ساڵ بووە جە دەهاتیمی ئێرە
دوای سێ ساڵاتی ئێرە الحمد لله یعنی 3 ساڵ تۆ ئالوودە بووی من تركم كنت دیسان گەڕایەوە خم كم دكاتوا بەسەرەتا بس تيا بس بريدة كوجي وك سرطاني بدليل سرطان البطيء سرطان البطيء لدماغ لمير كيش الدكا كودرين ماڵوێرانیە ماويراني وحركي انسان علاجي خوي دكا غرض بالغرض جەنابی نەخیب سڵاوت دەبێ مادەی هۆشبەر بەس لە خواردنەوەیە یان لە نێرگەلە و شتی ترشێ من دەمێ لێرە ئەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵێم مادەی هۆشبەر خەڵکی فێڵیان لێ دەکرێت و پێیان دەدرێت واتە بێ ئەوەی بزان کە مادەی هۆشبەریان پێدراوە هەوڵ دەدەن بە چەندین شێواز پێیان بدەن لە ڕێگای کێشان هەر بابەتێکی کێشان کە هەیە لە ڕێگای خواردن هەر زۆرە خواردنێک جا شیرنەمەنیە هەر زۆرە خواردنێک کە بوونی هەیە لە ڕێگای شلەمەنی و خواردنەوە و هەروەها بە ڕێگای قەترە هەیە لە ڕێگای حەب هەیە لە ڕێگای دەرزی هەیە و هەروە شڕوب ڕۆژانە ئێمە ئەو کەیسانێک کە دێن لای ئێمە هەر یەک لەم کەیسانە چیرۆکێکی تراژیدیا لە پشتیانەوە هەیە تەبیعی ئەگەر بێت و سەرنج دەی لەم کەیسەیەدا دەبینی ئەمە لە ڕێگای متمانەوە هەوڵ درراوە ئەو کەسێ ئاڵدەی مادەی هۆشبەر کراوە لە ڕێگای جۆرێک لە جۆرەکانی خواردنەوە تێکەڵ کراوە پێی درراوە دوای ئەوەی کە ئاڵدە بووە هەوڵ درراوە بەکار بهێنرێت بە جۆرەها شێواز بۆیە مێمە تەبان تکامان وایە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر وریابن و متمانە ناکرێتەوە متمانە بە هەموو کەسێک بکەیت و مادەی هۆشبەر شتێکە بەڕاستی شتێکە کە کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر دەروون و جەستەی کەسەکان هەیە و وایان لێ دەکات بە تەواوەتی کەسایەتی خۆیان لەدەست بدەن بۆیە تکامان وایە زۆر وریابن لە هەر جۆرە خواردنەوەی یاخود هەر شوێنێک کە بۆی دەچن پێویستە زۆر بە وریاییەوە مامەڵە بکەن تاوەکو بە دوور بن لەم ئافاتە بەڕاست باشە تاوان بەڕێزانم ینی سەرەتا بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر شتێکی نامۆ بوو بەڵام خۆشبەختانە ئێستا تا ڕادەیەک خەڵکی ئێمە هۆشیاری هەیە و دام و دەستگاکانی حکوومەت دەستگای ئاسایش زۆر چاوکراون دەگوترێت ئالوودەبوو بە مادەی هۆشبەر و بازرگانیکردن یان وەستاوە یان بەرەو دواوە دەگەڕێتەوە ڕێژەکەی ئەمە تا چەند ڕاستە طبعی ئێمە وەکو بەرەبێراتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان هەمە هەنگێکی زۆر باشمانەیە لەگەڵ گشت دەستگای ئەمنیەکانی تر بێکەوە توانیمانە ڕێژەیەکی زۆر باش کۆنتترۆلێکی زۆر باشی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر بکەین لە هەرێمی کوردستان و کارمان کردووە لەسەر بازرگانانی مادەی هۆشبەر چووکە ئێمە بە شێوەیە کارمان کردوەکەوا سەرچاوەکان وشک بکەین واتە ئەو سەرچاوانی مادەی هۆشبەری تێدا بڵاو دەکرێتەوە یان خود لێوە دێت وشکی بکەین بەداخەوە ئەو مادە هۆشبەری لە هەرێمی کوردستاندا هەیە هیچ یەکێکی سەرچاوەکەی لە ناوەوەی هەرێمی کوردستان نییە واتە نە لە هەرێمی کوردستان دەڕوێت نە دروست دەکرێت طبیعی لە وڵاتانی ترەوە دەهێنرێت واتە بازرگانە گەورەکان ئەوانن کە لە دەرەوەی خاکی هەرێمی کوردستاندا دەژین کێشەکە لەوەدایە بۆی لەوەی ئەوە جێی پرسیار بێ لای خەڵکانێک بڵێن بۆچی بنبڕ نابێتن طبیعی ئێمە هەوڵ دەدەین خەڵکێکی زۆرمان دەستگیر کردووە بە تایبەت لەسەر کڕین و فرۆشتنی مادەی هۆشبەریان خود گواستنەوە یان خود بڵاوکردنەوەی بەڵام لە هەمان کاتدا بازرگانان هەمیشە هەوڵ دەدەن خەڵکانێکی تر بەکار بهێنن تاوەکو ئەم مادە هۆشبەرەیە لە هەرێمی کوردستان بڵاو بکەنەوە و بەشێک لەوانە هەوڵیان داوە کە خاکی هەرێمی کوردستان وەکو ترانزیت بەکاربێنن ئێمە بە شێوەیە کارمان کردووە کەوا توانیومانە ڕێڕەوی ترانزیتی مادەی هۆشبەر لەسەر هەرێمی کوردستان بگۆڕین وای لێ بکەین کە خاکی هەرێمی کوردستان بەکار نەهێنن بەهۆی تونند و تۆڵی ڕێکارە ئەمنیەکان و هەو هەماهەنگی کە هەیە و ئێمە توانیومانە دەستمان بگاتە ئەو بازرگانانەی کە داواکراون لە دادگاکانی هەرێمی کوردستان لە ڕێگای ئەو هەماهەنگە باشەی کە هەمانە لەگەڵ حکوومەتی فیدرالی توانیمانە بیان هێنی و دەستگیریان بکەین و بیان هێن و دادگاکانی عراق و هەرێمی کوردستان تاوەکو دادگایی بکرێن و بە سزای خۆیان بکەن.